سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناو ڕۆتۆفیقم لە خێمشەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر دادگای فیدرالی کارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقی هەڵبسان لە سەر سکاڵای دوو پەرلەمانتاری شیعە دادگای باڵای فیدرالی عراق کارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقی لە ئێسادا هەڵپەساردووە بەڵام ئەو ماوەیە یاخود ئەو ماوە دەستوری کە بۆ کاندیدانی سەرۆکایەتی کۆمار و هەروەها دوجار ڕاستپاردنی گەورەترین کوتلە بۆ دیاریکردنی سەرۆکوەزیران ئەو ماوە دەستوریە بە کراوی ماوەتەوە وەکو خۆی هۆکاری هەڵپەساردنی کارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق بۆچی دەگەڕێتەوە ئەو دەستەی کە هەڵبژێرا بە پێی یاسا و بە پێی قانونە یاخود نەخێر ئەمە بە شێوەیەشی نادەستوریە ئەوەی کە دەگوزارێت لە عراقدا ئاساییە یاخود نائاساییە ئەوانەی کە لە بەرامبەر زۆرینەیەکی ناو ئەنجومەنی نوێنەرانی عراق کە دەیانەوێت هەم خۆیان وەک هێزێکی گەورە نیشان بدەن و لەلایەشی دیکەشەوە دەیانەوەکو ئۆپۆسیۆن خۆیان نمایش بکەن توانیان لە یەکەم خاڵ وەڵامی ڕەوتی سەدر و ئەو هێزانە بدەنەوە کە لەگەڵ یابوون یاخود نا کورد چۆن مامەڵاکە لە ئێستادا و دادگای باڵای فیدرالی تاکەی بە بڕیارەکەی خۆیەوە کە هەڵپەساردنی کارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقە و سەرۆکایەتەکەیەتی پابەند دەبێت گفتوگۆکەی ئەم شەو لەسەر بابەتە لە ڕۆی یاسایی و قانونیەکەیەوە هەروەها لە ڕووی سیاسی و دەستوریەوە لە عراقدا بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم مامۆستا عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمەوە بەخێر بێ دکتۆر سپاس دەکەم هەروەها کاگەزات جۆڵا کادری پێشکەوتووی یەشێتی لە ڕێگەی سکایپەوە بە ڕێزیشان لە شاری هەولێر لەگەڵمان کاگەزات سڵاوی جەنابەت بێ بە ڕوخسەتی بەڕێز لە کاگ عەدالەتەوە دەست پێکەین مامۆستا عەدالەت ینی ئەوەی کە بینیمان دوایەوەی کە زۆرێک ناوێ بن بە شێوەیەکی دەستوری و یاسایی کە دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عراق هەڵبژێرە بەڵام تا هەر ئەمڕۆ لەسەر سکاڵای دوو پەرلەمانتاری شیعە دادگای باڵای فیدرالی ئەم دەستەی هەڵپەساردووە ئەم بڕیارە چۆنە بینن لە ڕۆ قانونیەکەیەوە قانونیە و دیموکراسیانەیە لایەنە قانونەکەی بابەجێ بڵین بۆ خەڵکی پسپۆری خۆی کە هەڵی سنجێنێ بەڵام وەکو با بڵێن پەرسەندێک چاوەڕوانکراو بوو چونکە هەر زوو بەشە گرنگەکەی تری ناو ماڵی شیعەکە خۆیان پیان وایە لەم پرۆسەیە کە بەڕێوە چوو تا ڕادەیەکی زۆر ئەوان ینی مەغدورن لە ناو عملیەکەیە و دانیشتنی یەکەم دانیشتێکی بە لە دیدی ئەوانە دانیشتێکی ئاسایی نەبووە و یاسایی نەبووە هەرزوو ڕایان گەیان کە ئەوان تانە پێشکەشەکەن و حاڵەتێکی چاوەڕوانکراو بوو کە ئەو تانەیە دەست پێ بکاوە چێتە بواری جێبەجێکردنەوە لایەنی ئەم پێشکەشکردنی ئەم تانەیە لە ڕوانگەی سیاسیەوە ڕەنگە سوودێکی هەبێ لە ڕووی کاتەوە و دروستکردنی جۆرێک لە جۆرەکان دروستکردنی وێنەیەکشە بۆ چوارچێوەی هەماهەنگی کە ئەیانەوێ لە قۆناغی یەکەمی جۆرێک لە نواندنی بەرخڵسکاری بەرامبەر بە ئەو دۆخە تازەی و ئەو جەمسەرە سیاسی تازایی کە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا دەرکەوت و دواتریش ئەیوەکو بابلین واجهەی سەرچی ناو پرۆسی سیاسی عێراق دەرکەوێت ئەیانەی وای پیشاندن و وێنەی خۆیانوەکو چوارچێوەی هەماهەنگی وا پیشاندن کە هەنگاو بە هەنگاو و بە شێوەیەکی با بڵێن بابەتی مامەڵە لەگەڵ ئەم پەرسەد ناکەن هەنگاوە یەکەمەکە ئەوەیە کە بە تەعونی قانونی دەست پێەکەن تانە لە ئەدەن لە ئەو دانیشتەی کە بەڕێوە چووە وە سکاڵایان تۆمار کردووە و لە یەکەم با بڵێن هەنگاویشە دەرکەوت کە سکاڵاکە کاریگەری خۆی نواندووە بۆ مانایی کە دادگای فیدرالی والێ کردووە پابندی کردووە کە بڕیاری هەڵپەساردنی کاروباری هەیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکە و بەدڵنیایەوە ئەم بڕیارە ئەگەرچی بابرین حکومدان نییە یعنی داوەریکردن نییە بەسەر پرۆسەکە و دانیشتنی یەکەم ڕەنگە بە پلەی یەکەم ئیجرائێکی ئیداری بێ بەڵام دلیلی تەواو کە کاریگەری هەیە ئەوەیە کە بێگومان بەبێ پێشکەشکردنی بەشی پێویستە دۆکۆمنت لەسەر مجرەیاتی دانیشتنی یەکەم ئەم بڕیارە دەرنەچووە واتە ئەم بڕیارە لە بۆشاییەوە کە لە دادگای فیدرالیەوە دەرچووە بڕیارێکە لە بۆشاییەوە نایە و دادگای فیدرالی بە تایبەتی کە ڕاستە ئەوان بەپێی نسۆسی قانون و دەستور هەموو
بڕیارێک و هەموو ئیجرایەک دەرەکەن بەڵام لە هەموو دۆخێکە ئەوان ئاگاداری وەزعی سیاسی عێراقیشن ئەزانن کە دۆخەکە ئەکوڵێ ئەزانن کە دابەشبوونە سیاسەکان چەند گەورن بەشێکی گەورەی دانیشتنیەکەم ینی شەفا بوو لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بە شێوێکی زیندوو بڵاو کرایەوە بەڵام ئەوان ڕەنگە ینی بە پلەی یەکەم بە حکمی ئەوەی بواری پسپۆری ئەوان یاسایە مامەڵە لەگەڵ دەقی ئەو سکاڵاوە ناوەڕۆکی ئەو سکارانەوە ئەو دۆکۆمنتانە کەن کە پێشکەشیان نەکرێ بێگومان ئەگەر ئەم دۆکۆمنتانە ئەهلیەتی قانونیان نەبوایە و اعتیباری قانونیان نەبوایە ڕەنگە هەر ڕەت کرایەتەوە بەڵام سکاڵایەکە و ئەبێگومان خەڵکی شارەزای بواری یاسا و پارێزەری گەورە لە پشتی پێشکەشکردی ئەم سکاڵایانەوە هەیە دەست بەجێ یەکێک لە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوەیە کە هەیئەی بابرێن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بڕیار لە هیچ شتێکی تردا هەتاوەکو ئەم مەوزوعایەک لاکرێت ڕاستە کاتیە ڕاستە ئیجرایەکی ئیداریە بە پلەی یەکەم بەڵام بەڵگەی ئەوەیە کە دۆکۆمنت هەیە ئەجا کاردانەوەشی بەدوای خۆی هێناوە بەدڵیاییەوە تەنها وەرگرتنی سکاڵاکان دەرگا ئەکاتەوە بۆ ئەوەی کە سکاڵی تەقدیم کردووە ئەو جێتێکە سکاڵایی تەقدیم کردووە هەموو دۆکۆمنتێکی نوێژ بخاتە بەردەست وەکو دۆسیەیەکی بەهێز تەقدیمی بکات ئەمە ئەمینێتەوە سەر ئەندازەی ئیشکردنی یان دووربینی یاسایی لە جوڵاندنی ئەم کەیسە لە دژی دانیشتنی یەکەمی پەرلەمان ئەگەر بێت و بۆ نمونە تەرەفە گەورەکەی تری ناو ماڵی شیعەکە بریتین لە چوارچێوەی هاواهەنگی بەڵگەی تەواویان لە بەردەستا بێ کە چەند خروقات کراوە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنیەکەما چونکە ڕاستە ئێمە لە میدیاکانەوە بینیمان و بەشێوەیەکی زیندوو بەڵام هەندێ زەوایە هەیەوە بواری پسپۆری ئێمەشە لە بواری میدیایە تۆ توانای کۆنتترۆلکردنی هەموو وردەکاریی ناو هۆڵی پەرلەمانە نابێ ئەوەی کەی بینی لە زوومی کامیراوای بینی بەڵام بێگومان دنیایەک جموزۆڵ و ڕێکاری هەیە کە ممکنە بە چاوی مجرد بردەوە ڕوەدا هەندێ شتەیە ینی تاکو ئێستا ئێمەش نەمانزانانی یەکلانە بۆ ئایا فعلن بەشەدانی دارێکیان پیاکێشەوە و بێوشیانەوە بینیوانێ ئەمە ئەکەوتە سەر ئەندازەی زیرەکی لە ڕووی قانونیەوە لە پێشکەشکردنی سکاڵا و دیکۆمنتکردنی تەدعیمکردنی ئەو سکاڵایە بە دۆکۆمنتی تەواو و دواتر بەهێزکردنی کەیسەکە بۆ ئەوەی ئەو بڕیاری کە ئەمڕۆ لە دادگای فیدراڵیەوە پێشکەش کراوە لە بڕیارێکی ئیداری کاتیەوە ببێ بابەتێکی جدی بێ بە کەیس و لەم ڕۆوە ئەگەر لەم خاڵەیە سەرکەوتوو بن احتیمال هەیە کاتێکی باش بخاتە بەردەستی چیە بخاتە بەردەستی هەم ناوماڵی شیعە بەگشتی بخاتە بەردەستی ئیطاری تەنسیقیەوە بخاتە بەردەستی تەیاری سەدەیکە بەهێزی براوەی یەکەمە لەم هەڵبژاردنانە بۆ ئەوەی پەراوێزی گفتوگۆ و دانوستانی نێوانیان بەهێزتر بێ بۆ ئەوەی قەزیەکە ینی گەورەتر نەبێ لەوەی نزیکبوونەوە هەبێت نێوانەوە پەرچەکردداری تەرەفی بەرامبەریش کە سەدرەکانن ئێمە میێوارێت تویتێکی مختەداسەدمان خوێندەوە ینی بە تویتەکەیە دەرناکەوێت ناڕەحەت بێ بە تۆمارکردنی سکاڵ بەلایەوە ئاساییە چونکە ئەو تەسەوری وایە کە لە کۆتاییە ینی تەقدیری تەیاری سەدری وایە کە لە کۆتاییە پرۆسەکە بە شێوەیەکی ئەگەر بە دیفاکتۆش بێ بە شێوەیەکی قانونی بەڕێوە ڕۆیشتووە تەقدیری ئەوان وایە و ئەوان ئێستا دڵخۆشن بۆ هەموو پیرۆزبایی کە لیان نەکرێ و ئەمڕۆ بۆ نمونە وەزیری دەرەوەی ئەمریکاش ینی پیرۆزبایی لە حلبوسی کردەوەکو سەرۆکی پەرلەمان ینی ئەوان تەسەوری وەکەن ئەمە ینی قەرارێکی ئیداریە و تێ ئەپەڕێ بۆیە پێی ناڕەحەت نین بەڵام ناوەڕۆکە لەوە گەورەتر بەڵام لە ڕاستیە خۆی کێشەکە لەوەیە کە تێگەیشتنی سەدرەکان وەکو بابلین ڕەمزی ناو بلۆکێکی سیاسی تازە کە دروست بووە ئەوە بێ کە پەرچەکردارەکان تەنها لەم هەنگاوە سەرەتاییانە دەست پێکە کە بریتە لە پێشکەشکردنی هەندێک تانە و هەندێک سکاڵا بە شێوێکی قانونی زۆر پەرچەکردارەکان بەرفراوانترن ئەوەی کە تەسەورەکرێ ئەوەی کە ئەخوێنرێتەوە لە مەشهدەکە ئەوەی کە ئاماژەکان پێمانەڵێم پەرچەکردارەکانی قۆراغی داهاتوو زۆر بەهێزتر ئەبێ و ئەمڕۆ تەنها میێوارەیە پەلاماردانی موشکبارانکردنی باڵێزخانی ئەمریکا لە بەغا ئەوە ریسالەیەک نییە بۆ ئەمریکیەکان بالمناسبە ئەوە ریسالەیە کە پێشەشتێ بۆ تەیاری سەدری بۆ حکوومەتی داهاتووی عێراق بۆ ئەو بلۆکە سیاسی کە پێی وایە ئیدارەدانی دەوڵەت بەبێ ڕەچاوکردنی
هەموو ئەو هێزە سیاسیانەی کە لە ماوەی 17 ساڵی ڕابردووە با بڵێن شەریکی سیاسی بوون پێکەوە ینی بۆ گەاندنی ئەو ڕیسالەیە کە بەڕێوەبردننی دەوڵەت لە قۆناغی داهاتووە بەم بەلۆژێکی حکوومەتی زۆرینە کارێکی ئاسان نییە ئەمان ئەتوانن ببنە سەرچاوەیەکی گەورەی سەرئێشە و ناسەقامگیری ئەمنی و سیاسی بۆیان و ئەمە دەتەسەوری من ئەمە ئاماژەیەکی زۆر سەرەتایی یا ڕەنگە لە ئێستاوە ئێمە هەندێک دێجار هەندێک شتەیە زاکات چ معلومات بێت چ هەندێک لێدوان بێ پلانێکی لە ئێستاوە ئیتاری تەنسیقی پلانێکی بەرفراوانی داناوە کە چۆن تەعامل لەگەڵ هەموو احتیمالاتەکانی قۆناغیدا هەموو ئەو سیناریوانەی کە لە ڕێگەیە هەتا یەکێک لە سیناریۆکان کە لێرە و لەوێت زاکە ئەوەیە کە بە تەسەوری خۆیان یعنی ممکنە ئەو لۆجیکەی کە پێی وایە حکومەتی زۆرینەی نیشتیمانی سەرەگرێ بە عیبادەتی خوان ممکنە چەند خطوەیەک ڕاتە پێشەوە تا ئەو ڕادەی قەناعەت بەڕای گشتی و شەقامی عێراقی بکە کە تەواو ئەوەی ڕوئەدا بۆتە دیفاکتۆ و ئەچەسپێ بۆیە یەکێک لە سینارۆکانی ئەوان ئەوەیە چۆن ئەم تەسەورە لە بنەوە هەڵتەکێنن ئەنجا بە معارەزەیەکی مەدەنی بێ بە معارەزەیەکی عسکەری و ئەمنی بێ هەموو ئەم حساباتانیان کردووە و لە ڕاستیە هەندێک جار ئەکەوێتە سەر بۆ نمونە هەڵوێستی ڕوتی سەدرش لە ناو معادلەکەی بۆ من ڕوتی سەدر ئەوێ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و بەو خێرایی و بەو دڵگەرمی کە دەستی پێ کردووە ئەوێ هەموو ئەم هێزانە ئەقساب بکە بیان کاتە دەرەوەی بازنەکەەوە هیچ حسابێکی هەم بۆ نەکە ڕاستی شەمە مەحاڵە لە عێراق و بەتایبەتی لە ناو ماڵی شیعە هەموو کەسێ واڵێ ینی هەموو کەسێ واڵێ و هەندێک تەنانەت هەندێک ئاماژەشی تایە ئەگەر بەنسبەت کوردیشەوە ئەگەر کورد بتوانێت بخوێنێتەوە ینی ئێمە ئێستا ئەو مەشەدەی کەی بینین ماڵی شیعەدا بەش بووە ماڵی شیعە بەگشتی لاواز بوو ها بە ڕوتی سەدریشەوە چکە ڕوتی سەدر بۆ ئەوەی لەسەر پێ خۆی بۆ سێبێ بەردەوام دەستێکی بە پارتی دیموکراتی کوردستانەوە بێت دەستەکەی دژی بە سونەکانەوە بێ باشە خۆ ئێمە هەمومان ئەزانین ڕوتی سەدر هەڵوێستەکانی ڕابردووی بەرامبەر بە کۆمەڵی ڕموزی هێزی سونە و بەرامبەر بە کورد و بەرامبەر بە قەزەی کورد و بەرامبەر بە هێزی پێشمەرگ هەڵوێستێکی ئاسایی نەبوو هەڵوێستێکی خراپ بۆ کەواتە هەردوو بەرەکەی ناو ماڵی شیعە لەم معادلەیە کە دابەشبوونێکی لە نێوانیانە دروست کردووە هەردوو بەرەکەی لاواز کردو بەڕاستی زۆر باشە دکتۆر گیان دێمە خزمەت جەناب سوپاس دەکەم کاگازا جۆڵا ئەگەر ئێمە لە ڕوە قانونی و یاسایەکەیەوە سیر بکەین ینی ئەم بڕیاری دادگای باڵای فدرالی عێراق کە هەستاوە لەسەر سکاڵای دوو پەرلەمانتاری شیعە ینی سەرجەم کارەکانی ئەنجومەنی نوێنەرانی نوێی عێراقی هەڵپەساردووە یعنی زۆرێک بە ئاسایی ناوێ بن بەڵام ئەگەر بوعدە قانونیەکە ڕەهەندە دەستوریەکەی وەربگرین ئەمە ئاساییە یاخود ئەمە جۆرێک لە جۆرەکان ینی بێمتمانەیی یاخود ناقانونی بوونی ئەو جەلسەیە ئەسەلمێنێ لە داهاتوودا بەڕاستی ئەگەر ئەوان وەکو دکتۆر عەدالەت ئاماژەی پێدا ئەگەر بەڵگەی بەهێز بخەنە ڕوو ئەگەر دۆکۆمنتەکانیان بەهێز بێت لە بەرامبەرە سڵاو لە بەڕێست و لە بنێران و میوانە بەڕێزەکەت لە ڕاستیدا من پێم وایە ئەم بابەتە دوو ڕەهەندی ڕەهەندێکی یاسایی هەیە و ڕەهەندێکی سیاسیشی هەیە سەبارەت بە ڕەهەندە یاسایەکەی دەبێت لێ بگەڕین دادگای باڵای فدرالی چی بڕیارێک دەدا سەبارەت بەو تانانەی کە ژیراون تانەی کە ژیراوە لە ڕاستیدا یەکیان دەتوانین بڵێن حقەکی ئیداریە لە سەرۆکی پەرلەمان کە لە خولی پێشوو ئەنجامی داوە و ئەوەی تریشیان کۆی پرۆسی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی و نوێنەرانی عێراق بووەکەوە ئەوان ئەشکالیان هەیە و یان شێوازەکان پێیان وایە لە دەروێ ڕێکارە یاساییەکان بووە ئەمە دەمێنێتەوە بۆ دادگای باڵا چۆن بڕیار لەسەر ئەمە دەدا لە یەکەمین کاردانەوەیدا کارەکانی ئەوانی هەڵپەساردووە واتە بابەتەکەی باهمیت بەرگرتووە و ئەوەش دەگەینێ کە فعلەن ئەم سکاڵایانە بای ئەوەندە دیکۆمنت یان بای ئەوەندە بەڵگەیان لەبەردەستا هەبووە بۆ ئەوەی دادگا ئەم بڕیارە سەرەتایی داوە و دەبینێتەوە بۆ داهاتوو بەڵام ئەوەی کە پێیوەستە بە کۆی پرۆسی سیاسی لە عێراقەوە دوای هەڵبژاردنەکان و تەصدیقی ئەنجامەکان پێویست بوو بۆی کە سوێندی یاسایی ئەندامانی پەرلەمان و دواتری یەکەمین دانیشتنی ئەنجومەنی نوێنەران کە تێدا دەستی سەرۆکایەتی هەڵبژێردرێ لێرەدا ئەم گرفتە دروست بووە گرفتەکە زیاتری لایەنێکی یاسایی و دەمێنێتەوە لەسەر بڕیاری دادگا بەڵام لایەنە سیاسەکەی لێرەوە زیاتر دەست پێ دەکا ڕەنگە
بڵێن هەوڵێکە بۆ ئەوەی نەپەڕێتەوە بۆ دوو قۆناغەکەی تر چونکە لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عراق دواتر پرۆسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دیواتە هیچ دانیشتێکی تر ناکری هیچ کاری بەرنامەی کارێکی تر نییە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق جگە لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار و ئەگەر جێگرەکانی شێبێ بۆیە سەرۆک کۆمار گرینگە دەبێت سەرۆک کۆمار هەڵبژێردرێت بۆ ئەوەی سەرۆک کۆمار لە ماوەی مانجێک دوای ئەوە تەکلیفی کوتلەی گەورە بکە بۆ پێکەنانی حکومەت چونکە هەموو هەوڵەکە بۆ پێکەنانی حکومەتە و ئەم حکومەتیش بەم ڕێکارانەدا تێدەپەڕێ بەڵام ئەوەی کەەوە بابەتەکەی زەق کردوێتەوە ئێستاکە قەزیەکە گەورەتر بۆ ڕەهەندی سیاسی زیاتر بەخۆی وەگرتووە ئەوەیە ئەو ئاڕاستەیە کە ئێستا عراق ئەو هێزانەی کە لە ئێستادا ئەو کاری لەسەر دەکەن و بەنیازن ئەو ئاڕاستی زۆرینە ئەوەی کە دەڵێ بە خوازیاری ئەوەن هێزێک زۆرینە بێ حکمی عراق بکەوە ئەوەی ڕفکاتەوە بە یەک جار ڕەشی بکاتەوە و حسابی بۆنەکە ئەمە ڕەنگە کارێکی قرس بێخۆی گرفتەکە لەوەدا سەر هەڵدا ئەوەی تر دەبینێتەوە سەر مەسلەی سەرۆک کۆمار کاتێکە هەڵبژێردرا دوای ئەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەنگە گرفتەکە زیاتر لە ناو ئەنجومەنی وەزیراندا لەوێدا چەڕ بێتەوە لەوێ بەریەکەوتنی زیاتر ڕووبدا ئەوەی کە سەبار پێوەستە بە سەرۆک کۆمارەوە شیعەکان و تەنانەت سونەکانی زۆر پەیوەست نین پێی بۆیە لەسەر ئەم بابەتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ڕەنگە ئەوان زۆر تا ئێستا تەسریحێکی وایە نیە تاوەکو ئێستا زۆر نهاتونەتە سەرخەت بەوەی کە ماڵی کوردی لێکترازاندیا زۆر کاریگەری نیە بۆ سەبارەت بە شیعەکان و سونەکان چونکە پۆستەکە ئێستاحقاقی کاگازات لەسەر ببوورە توخوا ئەمێ ڕاو بگرم لەسەر ئەو بڕیاری دادگای فدرالی کە دەری کردووە بۆ هەڵپەساردنی کارەکانی دەستی سەرۆکاتیانی ئاماژەی بۆ کردووە لێ ڕاگررتنی کارەکانی دەستی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران کاریگەری لەسەر ئەو ماوە دەستوریە نابێت کە بۆ پێشکەشکردنی میانی مڕەشەحی سەرۆک کۆمار هەروەها ڕاستپاردنی گەورەترین کوتلە یعنی ئەم بابەی کردوتەوە یاری بە شێوەی ئەمە ڕاستە ئەمەش ئەوە دەگەینێت کە دادگای باڵە فدرالی مهتەمە بەم سکاڵایە و لە ماوەیەکی کووردا ئەم سکاڵایە یەکلا دەکاتەوە بڕیاری کۆتایی لەسەر ئەم بابەتە دەدات چونکە هەروەکو خۆت فەرموود لە 8 مانگ دواوادەیە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەمەش بەپێی دەستور لەبەر ئەوە دەبی لەو ماوەیە یەکلا بکرێتەوە بە بڕوای من کەمتر لە هەفتەیە گیان ئۆپەڕی دەڕۆژی تر کۆی پرۆسی ئەم دوو سکاڵایە یەکلایی دەکرێتەوە و دادگا بڕیاری لەسەر دەدا و دەگەڕێتەوە سەرڕێڕەوی خۆی ئەنجا چێ هەر بڕیارەکە هەرچی بێ بە هەڵۆشانەوە بێ بە ڕاگرتن بێ یاخود بە ئاسایی بوونی ئەم ڕێکارەکان بێ بڕوە بەڵام ئەوەی کە مەشەدە سیاسەکەی ینی ئەوە زیاتر بابەتەکەی وەکردیا ئەندەمینێتەوە دوای ئەوە یعنی ئەوە سەرۆکایەتی پەرلەمانەوە هەڵبژێردرا بەڵام لە دوای ئەوە چی ئەجا ئەوەی کە پێوەستە بە کۆی پرۆسی سیاسی لە عێراقەوە ئەوەیەکەوە ئێستاکە ئەم بەرنامەی کە هەیە بەڕاستی سەدرریەکان و سنەکان و پارتیش لە کورد ئەم بە بەرنمەیە بەڕای من لە مێژە ئەم بەرنمەیە داڕژراوە دەگەڕێتەوە بۆ نزیک 2 ساڵ پێشێستا ئەو کاتانێکەوە تشرینگەکان هاتنە سەر شەقام و ئەو کاتانێکە ئیجباری عەبدولمەهدی کرا بۆ دەست لە کار شێشانەوە و ئەو کاتێکەوە یاسای هەڵبژاردنەکان هەموار کرایەوە تۆ سیرکە یاسای هەڵبژاردنەکان ئەو کاتە بە شێوازێک هات و لە ڕۆفەنیەکەیەوە واخرا ڕوو سەدرریەکان نەخشی ئەم یاساییان کردووە خۆی سەدرریەکان بەڵام مەرخۆ دوجا سەدرریەکانیش بوون یعنی خوان ترسیان لەوە هەبوو کە سەرکەوتونە بن لە پرۆسی هەڵبژاردن و لە سەرەتا ینی بانگەشەوەیان کرد کە بەشداری ناکەن لە پرۆسەکەیە نا ئەوەی کە گوتی بانگەشە ماوەیە کە باسی ئەویان کرد کە بانگەشەی ئەویان کرد کە بەشداری ناکەن بەش جۆرەك بوو لە فێڵ و لە چاوبەستەچەیەک خەڵک و زیاتر بۆ ئەوە بوو بۆ هەڵوێست نواندن بوو ینی بۆ مزایدە بوو زیاتر نەک بۆ ئەوەی کە بەشداری ناکەوە بە پێچەوانەوە ئەم یاسایە ڕێکاڵایەک بوو بە باڵای 3 لایەن دوورا بوو حەلبوسی تێیپەڕاند لە پەرلەمان و بە ئاگاداری پارتی و سەدرریەکان دایان ڕشت بوو ئەوان زۆر لە وردەکاری ناو ئەم پرۆسەیە ئاگادار یانیکو جەنابی شد و مامۆستا عەدالەتی ژامەژەتان پێدانی دۆخی عێراق و لایەنە سیاسانی کە لە ڕابردوو لە عێراق باڵا دەست بوون یعنی ئەمانە قەت ڕێگە بۆ نادەن ینی جارێکی دیکە پەرایۆز بکرێن یاخود ئەمانە بەشدار نەبن لە حکوومەتای یاخود ئەو
باڵادەسی کە هەیەیان بۆ لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی عراقی ئێستا لە دەستی بدەن ینی خۆکەواتە ینی بەلایانی بەرامبەر ئەم ڕاستی لەبەر چاو بێ بۆ دۆخی عراق دەزانی چۆنەکە کە هاوڕێ یعنی لە ڕاستیدا ئێمە لە هەرێمی کوردستان ئەو تەجروبەیەمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر سەیری بکەیت لە 91ەوە کاتێ ڕاپەڕی کرا یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەمین هێزی سەرەکی و بەهێز بوو لە کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ژەم دوو هێزی سەرەکی بوون و ڕۆڵیان هەبوو لە ڕاپەڕینەکە و دواتریش لە حکومڕانی هەردوو هێز دەستگایان هەبوو دوو هێزی بەقوت بوون و هیچیان نەیانتوانی بەبێ یەکتری کاتێکە یەکتریان ڕەتکردەوە بوو بە شەڕ و بینیمان خوێن ڕژاوە هەرێمی کوردستان وێران بوو لە ئاوارەی و دەربەدری و ماڵوێرانی ڕوویدا کە کەس خۆزگە پێ ناخوازی و ئێستاش لەو کاتیەوە دەتوانی بڵێن تا ئێستاکەش دوو زۆن هەیە و ئەوە ئەمە واقعا ناتوانانی کاری لەوە و ئێستاش هەرێمی کوردستان نەبێ پارتی بەڕێوە دەچی و نەبێ یەکێتی ئەمە سەرەتای لەدبوونی ماڵی شیعەیە لە ئێستاداگە سەدەکان بە ژمارەی کورسی براون بەڵام بە ژمارەی دەنجان کەمی کردووە دۆسەیرکە هەموو ئەو سێ هێزا هەرسێکیان لە 2010 دەنجان زیاتر بوو بەڵام ڕێژەی کورسیان زیادی کردی ئەماوە دەگەینێت ئەوان یاریەکی جوانی لە ڕووی فەنیەوە لە پرۆسی سیستەمی هەڵبژارنەکە یاریان کردووە و دەنجان کورسەکانیان زیادی کردو بەڵام دەنجان کەمی کردو بەڵام ئێستا ئەوان بە حکمی ئەوەی ژمارەی کورسەکانیان دەگاتە ئەو ڕێژەیەکەوە بتوانن هەرسێ سەرۆکایەتێکە تێپەڕێنن ئیتر ئەوان هەڕەشەی حکوومەتی زۆرینە و دەسەڵاتی زۆرینە و ڕەتکردنەوەی ئەوانی تر دەکەن بۆیە لە عێراقیش هەمان دیفاکتۆی هەرێمی کوردستان هەیە باوەڕ ناکەم تیاری سەدری دەتوانێت ئیتاری تەنسیقی پشتگوێ بخە و بەشداریان پێ نەکا لە حکوومەت و یان بە یەک جارفی سفریان بکە وانە ئیتاری تەنسیقیش جارێک دەتوانێت بە شێوەی جاران بێتەوە ئەو لایەنەکانی تر بەشداری پێ نەکا و ڕەتیان کاتەوە بۆیە دەبێت بۆ ئەوەی لە عێراقدا شەڕی ناوخۆی شیعە و شەڕی ناوخۆی بەگشتی دروست نەبێ پێویستە ئەو دوو هێزە دانیشن و ڕێکەون لەم قۆناغە دەبێت لەسەر بەرنامەیەکی کار لایەنی کەم بۆ 4 ساڵی تر ڕێکەون ڕەنگە قۆناغ بە قۆناغ بتواندرێ ئەو خواستەی سەدرەکانیان ئەوەی کە حکوومەتی زۆری نەپێک بێ بەڵام لەم قۆناغە باوەڕ دەکەم کارێکی ئاسان نەبێت دەست خۆش کاگەزا جوڵات دێمەوە خزمەت جەنابەت مامۆستا عەدالەت ینی بۆ نمونە ئەوەی کە کاگەزا دامەژی بێدا مەسەلەی ڕێکەوتنی نێو ماڵی شیعە چونکە سەخۆی شەڕەکە لە ناو ماڵی ئەوانە وەکو پێشتری ژانی جەنابەت دوێنات کرد بەڵام یعنی منەوێ پرسم و زۆرێک لە چاودێرانی ڕەوشەکەش وهایە بینن ئەم جوڵە و هەنگاوەی یعنی چوارچێوەی هەمانجی کە پێی هەستاوە بە تۆمارکردنی سکاڵا ئەمان بە جۆرێک لە گەمەیەکی سیاسیە بینن بۆ کە خۆیان ڕێکبخەنەوە و جۆرێک ڕێکەوتن هەبێ لە نێوان خۆیانە و هەندێک لایەنی دیکەش بێنە پەنا خۆیان بۆی کە گەورەترین کوتنەی پەرلەمانی پێشکەشکەن لە نێو ئەنجومەنی نوێنەرانە ئەمەیان واقعا و ڕوئەدا لە بەرامبەر ڕەوتی سەدر و دوولایەنێکە کە پشتیوانیان کرد لە پێکەنانی دەستی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران ئەگەر سرنج بدەی سەدرەکان زۆریان بەلاوە مەبەستە کە بڵێن نوێنەری ڕاستەقینی هەم قاعیدەی شیعە لە عێراقا و هەم خەڵکی عێراق بەگشتی بریتین لەوان و لە بەرامبەر وێنەیەکشی بۆ ڕکابەرەکانی لە ناو ماڵی شیعەیە دروست کردووە کە بەشی هەرە زۆریان ئەمانە گروپی میلیشیایی و چەکدارن و لە دەرەوەی وڵاتەوەی ئازۆرەگرن و ئەمە وێنەی کۆتایی و پەتی ئەو هێزانەیە بۆیە ئەم بڵاوکردنەوەی ئەم وێنەوە ئەم تەسەورە لەسەر ڕکابەرەکانی لە ناو ماڵی شیعەیە و ئەکا یعنی ئەم هێزەکانی ناو چوارچێوەی ئەماهەنگی والی ئەکا کە تەکنیکی مامەڵەکردنیان لەگەڵ ئەم خیتابە سەدریە سەبارەت بەوان تەکنیکەکەیان بگۆڕن و دەستکاری بکەن و ئەگەر سەرنجەدا بێ سەرەتایش بۆ مەسەلەی ئەنجامی هەڵبژاردنەکان ئیتاری تەنسیقی چیان کرد سکاڵایان تۆمار کرد و ماوەیەکی زەمەنیشی خایان و دواتر ئەنجامەکەیان قبول کرد بۆ ئەنجامەکەیان قبول چکە تەسەووریان وایەکە ئەم لۆجیکی زۆرینەی نیشتیمانیە کە تەیاری سەدری ئێستا بۆتە عەرابی ئەم لۆجیکە ناتوانێت درێژ ببێتەوە بۆ مەسەلەی پێچێنانی حکوومەتی چکە بە تەسەووری ئیتاری تەنسیقی ئەوەیە کە ئەمە پێش هەر شتێک تێکدانی ناو ماڵی شیعەیەوە لاوازکردنی هەردوو بەرەکەی شیعەی عێراقە بۆیە جگە لەو قۆناغەکە بە تۆمارکردنی سکاڵا و تانە دەستیان پێکرد دوایش ئێترافیان بکرد ئێستاش بە هەمان خوتوای ئاچنەوە ڕێگای پێشوەکەی ئەمە ڕێگای پێشوەختە چونکە ئێستا ئیتر ئەچیت ئەوان نشتە بەردەم ئیستحقاقی پێکێنانی حکوومەت یەکەمین جار تەنها بۆ یەکلاکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانە بەڵام مخرجاتی دوای ئەنجامی هەڵبژاردنەکان چیە قۆناغێکی ترا قۆناغێکی تایبەتەوە قۆناغێکی هەستیارە بۆیە هێزەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی جارێ ئەیانەوێ پێش شتێک لەو وێنەیە بدەن کە ئەوان تەنها کۆمەڵ
کۆمەڵێک گروپی میلیشیایی چەکدارن و هەر ئەیانەیە بە زۆری زۆرداری و بە کەڵەگایی خۆیان بسەپێنن بەعکسەوە یانەوە وێنەیەک پێشکەشکەن کە ئەوان لە ڕێگەی قانونیەوە لە ڕێگەی سیاسیەوە کەناڵی دیبلۆماسی و پەیوەندیان دانەخستووە بەڵێ یعنی پێویستیان بەوە هەیە بۆ چونکە ڕاستی بوێ هەموو هێزەکانی ئیتالی تەنسیقی بە شێوەیەک لە شێوەکان ئەزانن کە لە بەردەم چرکەساتێکی مێژووی یەکجار ترسناکەن کە شیعەکانی عێراق لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە 2030ەوە بۆ ئێستا هیچ قۆناغێکی مەترسیداری بەم شێوەی بەخۆوە نەبینیوە کە ڕاستەوخۆ مەسی هەژمونی شیعەکە لە ناو پرۆسی سیاسی عێراق و ئەوان تێگەیشتنی ئەمان لە ڕاستی هێزەکانی ناو ئیتالی تەنسیقی تۆ وازدەوە بێنە ئەم هێزانە هەر کامیان نەگری چەند گەندەڵ بووە چی پێشکەشی عێراقیەکان کردووە یانەی کردو ئەو مەسەلەیەکی ترا بەڵام ئەم هێزانەی کە لە ناو چوارچێوەی تەنسیقیە کۆبوونەوە هێزی بە ئەزمونن لە ناو پرۆسی سیاسیە تەیاری سەدری بە پلەی یەکەم لەسەر بنەمای دروشم وە کۆمەڵێ پرۆژە توانیوێتی بابێ متمانەی بەشێکی خەڵکی عێراق و بەتایبەتی شیعەکان بەدەستبێنێ کە لای هێزەکانی ناو هاوپەیمانێتی یان ئیتالی تەنسیقی ئەم دروشم و پرۆژانە قابل بە تحقیق و جێبەجێکردن نین لە واقعی عملیە بۆ چونکە بۆ نمونە سادە دەی نمونە بینینەوە ئەساسی بەدەستهێنانی متمانەی بەشێکی زۆری خەڵک لەلایەن سەدرەوە ئەگەڕێتەوە بۆچی بۆ ئەو دروشم و ئەو پرۆژانەی کە بەناوی چاکسازیەوە تەقدیمی کردووە تەرجەمەکردنی ئەم پرۆژانە ڕاستە و خۆ ڕوبەڕووی کاتەوە لەگەڵ شەریکە سیاسەکانی لە خۆنای 17 ساڵی ڕابردووەکە لە ناو پرۆسی سیاسیە بووە هەموو خەڵکی عێراق هەموو خەڵکی عێراق ئەزانەیە کە دیاردەی گەندەڵی بریتی نییە لە مدیر عامێک لەوێ و با بڵێن بەڕێوبەری بەشێک لەوێ و نازانم دیاردەی گەندەڵی لە عێراق کە عێراق ئێستا نازناوی دەرکردووە کە گەندەڵترین وڵاتە لەسەر ئاسی جیهان دیاردەی گەندەڵی شەبەکەیەکی موئەسەسی مقننی بەهێزە لە عێراق کە بە ئاسانی هەڵناتەکێت بۆ ئەوەی بڵێ بۆ ئەوەی ڕوبەڕوو بیتەوە ئەبێ ڕوبەڕووی یەک بەیەکی هەموو ڕەمزە گەورە سیاسەکانی ناو عملی سیاسی ببیتەوە بەخۆشیانەوە چونکە ئەمە کە بۆ منە هێزێک لە قۆناغێکی دیاریکراوە بە حکمی ئەوەی کۆمەڵێک کورسی زیاتر لە هێزە منافسەکانی هێنێ وا لێرەوە تەبەنی کۆمەڵێ پرۆژی ئیسلاحاتەکە بۆ مانایانە ئەم هێزە هێزێکی فریشتەیە و بەرامبەرەکانی شەیتانن چونکە هەمومان ئەزانین لەسەر ئاسی فەردیش بگرە بەشێکی تەجروبەی زۆر هەیە کە بەشێکی ئەوانەی بەرپرسیارەتی دەوڵەتیان پێدراوە لە موەسساتی عێراقیە و کە سەر بە تەیاری سەدرین چۆن مامەڵەیان کردووە چیان پێشکەش کردووە و چیان پێشکەش نەکردووە کۆمەڵێک گومان و ئیتیهام و کۆمەڵێک دۆسیێش هەیە لەسەر ئەمە حتا ڕاحەت تەنانەت تا ڕادەی ڕابردووی هەندێک لەو کەسانەی کە ئێستا بوونەتە نوێنەری قاعیدەی شیعە لە ناو عێراق لە زمنی هێزی تەیاری سەدریە بۆیە جێبەجێکردنی پرۆژەی چاکسازی با بڵێن ئەگەر خەونێکی نیشتیمانی وا دابنین لە نێوان کەوانە خەونێکی نیشتیمانی پەتی پاک و بێگەدی سەدرەکانیش بێ لە ڕووی عملی و لە ڕووی واقعیەوە یەک دنیا تەحەدیاتی گەورەی دێنێتە بەردەم زۆر زەحمەتە ئەزانی بۆ چونکە ئەبێ بۆ نمونە لە کێوە دەست پێ بکە سبەینێ ئەبێ مالکی بێنێتە بەردەم محکەمە پێی ناکرێت بۆ پێی ناکرێت لەبەر ئەوەی پێش ڕشتی ئەزانێ مالکی هێزێکی بەسیط نییە و دەوڵەتی قانون هێزێکی بەزین ئەبێ بۆ نمونە سبەینێ جەماعەتی ئاسایبی هەلی حەق هەمویان ڕاکێشێتە بەردەم هادی عامری یعنی ئەم پرۆسەیەکی ئاسانیە و مصداقیەتی سیکە مصداقیەتی پرۆژەی چاکسازی لە بەردەم ڕای خەڵکی عێراق لەوەیە کە تا چەند ئەتوانرێ ڕوبەڕووی گەندەڵکاران و لە ڕوبەڕووبوونی دۆسی گەندەڵیە سەرکەوتوو بێ تەیاری سەدری ئەمە پێوەرە بۆ تەیاری سەدری کە ئەتوانێت ئەم مەشروعە جێبەجێ بکە یا جێبەجێ نەبکە و لەبەر ئەوەی خەڵکی عێراق قیاس چییە و لەبەرەوەی خەڵکی عێراق بەڕاستی متمانەی بەوە نەماوە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ خودی تەیاری سەدری لە نێوان دوو هەڵبژاردنە نزیکەی 200,000 دەنگی لەدەستداوە باشە تۆ واز لە معادلەی کورسی بێنە بە معادلەی کورسی بێ خۆیەکێتی بۆ منە ئەم جارە نزیکەی چارەکە ملیۆن دەنگ کەمی کردووە بەڵام کورسەکانی زیادی کردووە کەمی نەکردووە تەیاری سەدریش بە هەمان شێوە دەنجی کەمی کردو کورسێ ئەمە پەیوەندی بە قانونی هەڵبژاردنەکەەوە هەیە کە دەرفەتێکی ڕەخساندووە بۆ هەندێک هێز و لە سەرەتا شەوە باس کرا کە ئەو قانونە یارمەتیدەری تەیاری سەدریە بۆی بێتە گەورەترین هێز ناو پرۆسەی سیاسی عێراق بەڵام تۆ لە ئەخیرە پێوەەر چییە پێوەەر ئەوەیە پەیوەندی نێوان دەوڵەت کۆمەلگا چییە ئایا کۆمەلگای عێراقی متمانەی بم پرۆژانە هەیە کە بتوانن بخێنە بواری جێبەجێکردنەوە ئەگەر بڕوای بەوە هەبوایە خۆ
بۆ هێزی تشرینی دروست نابوو بە درێژایی چەند ساڵی ڕابردوو دە پارێزگای گرم لە عێراق دە پارێزگای تاو لە عێراق لە ناوەڕاست و بۆ باشووری عێراق بەردەوام خەڵکی ناڕازی لەسەر شەقامەکان نابوون و بۆ نمونە نزیکەی 30-40 پەرلەمانتار تەنها کە خۆیان وەکو سەربەخۆ ڕاگەیاندووە نەهاتن ببنە نوێنەری بەشێک لەو خەڵکە کەواتە پرۆسەی جێبەجێکردنی یان منطقی جێبەجێکردنی هەر پرۆژەیەکی ئیسلاحی کە لەلایەن تەیاری سەدیەوە و شەریکەکانیشی ئێستا کە بوونەتە بلۆکێک کە ئەخرێتە ڕووە و خەڵکی عێراقی پێ ئەخرێتە چاوەڕوانیەکەوە لە ڕاستیەوە لۆجیکێکی عملی نییە ڕۆژێکی واقعی نییە چونکە لۆجیکی ڕیسکردنە مجازەفەکردنە مجازەفەیە کە لە وڵاتێکی دیموکراسی خاوەن کە لە پور و توراسێکی دیموکراسی دوور و درێژ نییە عێراق ئەسڵەن دەوڵەتێکی دیموکرات نییە لە بنەمایە دەوڵەتێکی سەپێنرا و دەستکردا وەکو کولتوری دیموکراسی نییە کاکەخوا ئەخو تەیاری سەدی و کولتوری دیموکراسی کجا مەرحەیش ڕەتێکی نەکە تەیاری سەدی زۆری هێزەکانی تر و تەرکیبەی هێزە سیاسەکانی ناو پرۆسی سیاسی تەرکیبەیەکی سیاسی مەدەنی نییە هێزی چەکدار و میلیشیای تایە باشەکە مەعقلیێتە ئاوها بێ ینی مامۆساعادە لە تۆ ئاماژەی پێیەکی و ئەم هەموو مەترسیە کە لە عێراقدا هەبێ و لە ساحی عێراقیە ئەم هەموو بەرکەوتنە هەبێ ئالەم دۆخەیە پێ دوایە ینی عێراق بەرەو کەناری ئارامە ڕای ئەوە پرسیارێکی جوانە خۆش ئەوەیە و نوکتە لەوەیە کە تەیاری سەدی خۆی کە هەڵگیری ئەم دروشم و پرۆژانەیە خۆی قەناعەتی بۆ هەیە کە عێراق و عێراقنی ئەو بێ ئەو مەشروعانە جێبەجێ بکە دلیل چییە؟ دلیل ئەوەیە خۆی تا هێزە خاوەن میلیشیاتە نزیکەی 100,000 بەس چەکداری میلیشیاتێک کە لە دەرەوەی سوپا و مەنزومەی دیفاعی ڕسمی دەوڵەتی عێراقن یەک دوو خۆی ئەو نوێنەرانەی کە بە حساب ڕووکاری دیموکراتی تەیاری سەدرین کە پەرلەمانتارەکانیان کە ئەیان نێرێ بۆ ناو قوبەی پەرلەمان بەکفنەوە ئەیان نێرێ یعنی خۆی ئەزانێ کە ئەو مەشروعی هەڵیگرتووە مەشروعێکە جەنگی لێ بەرپا انتحاریە ینی ریسک ئێمە ئەگەر نشڵێن شەڕی لێ بەرپا ئەبێ و دابەشبوونی گەورە و بەریەکەوتنی عسکەری گرژی لێ پەیدا ئەبێ نائارەخوا و فەشەلی هەموو مەشروعێکی ئیسلاحی و هەموو بەڕێوەبردنێکی دەوڵەت و کاری فەرمانڕەوایی لەو کاتەوە دەستپێکە کە ناساقامگیری سیاسی و ئەمنی سەر هەڵبدا هەموو ناساقامگیری سیاسی و ئەمنیەک بە سروشتی حاڵ ئەبێتە بیانوویەکی باش بەدەستی هەر کەسێک لە ناو مەنزومەی سوڵتەیە بێ بۆ ئەوەی سبەینە کارنامەی حکوومەتەکەی جێبەجێنەکە بڵێ کاکەوەتە هێزەکانی تر بووم یعنی مشکلەکە ئەوەیە تەیاری سەدی خۆی بۆ خۆی بە ڕەفتارەکانی بە هەڵوێستەکانی بەوەی کە لەسەر ئەرزی واقعی نوێنێ قەناعەتی ینی خۆی پێمان ئەڵێ قەناعەتم بەوە نییە یان ئاسان نییە من ئەمە مەشروع جێبەجێکەم ڕەنگە خوێنی لەبەر بێت کەواتە ئەمە پێمان ئەڵێکە ئەو بیرۆکەی کە پێی وایە عێراق بە زۆرینەیەکی نیشتیمانی تەبعەن ئەمان لێ ناوە زۆرینەی نیشتیمانە بەڵام زۆرینەی نیشتیمانی ئەم بیرۆکەیە ڕێک پێچەوانەی ئەو شتەیە کە لە 7 ساڵ و 8 ساڵی ڕابردووە بۆتە ترادیسیۆنی سیاسی کە بریتە لە سازان بریتە لە تەوافق کاکە تەوافقی سیاسی بە ئێمە وەکو دروشمێ تەماشایی نەکەین بۆت ینی قاعدەیەکی مؤسسی هەیە یعنی ئەم تەوافقە کە ئەمریکەکان لە ئەساسە لەسەر بنەمای محاسسەی تایفی دایان ڕژ ڕەهندێکی مؤسساتی وەریگرتووە ئەم تەوافقە ڕەنی داوەتە لەناو هەموو مؤسساتی دەوڵەتی عێراقیە تو ئەگەر بتەوێ بێیت ئەم تەوافقە تێک بدەیت و لەسەر ئەساسی ئەغلەبەی نیشتیمانی و حکمی ئەم وڵاتە بکەی ئەبێ سەر لە بەری دام و دەستگاکانی عێراق هەمووی هەڵۆشێنیتەوە جارێکی تر دایبڕێژێت و ئەمە پرۆسەیەکە ئەتوانین بڵێین ڕیسکێکی گەورەیە بە دەوڵەتی عێراقی و من بۆ خۆم لەسەر ئاستی شخصی قەناعەتم وایە ئەم پرۆژەیە بەم ریسکەوە بەردەوام بێ ئەم پرۆژەیە و ئەم بلۆکە توازەیە بلۆکی تەقسیمکردنی عێراق و قسەکە لەوە نییە ئێمە لێرە دەست بکەین بە شیوەن بۆ عێراقی یەکگرتو یان پێمان خۆش بێ ئەم عێراقا تەقسیمە بێ قسەکە لەوەیە وەکو کورد حسەی ئێمە لەم تەقسیمە چییە کاکە ئەم تەقسیبە لە باشترین تەقدیرە ئەوەیە کە لە بەرژەوەندی سونەکانە چونکە بەرژەوەندی وڵاتانی عەربی و تورکیا چونکە بۆ نمونە ئەتوانن یەک جەبهەی گەورە لە ناو جوگرافیای سیاسی عێراق بکەنەوە بەرامبەر بە شیعەکان و بەرامبەر بە مەدی ئێرانی بەڵێ و بۆ تورکەکان با بڵێن فرسەتێکی تاریخیە بە نسبەت ئەوانەوە کە دەست بەجێبێن بە بیانووی فەوزا و شەڕی ناوخۆ لە عێراقا دەست بەجێبێت کەرکوک داگیر بکە مووسڵ داگیر بکە پەلاماری دهۆک و هەولێر بدەوە دیفاکۆی و ئێستا بۆ من نسیوسی قاعدە لەناو هەرێمی کوردستانە هەیە ئەزانی هیچ دەوڵەتێک لەو دەوڵەتانی ئەقلیمی بە دەوڵەتانی زلهێزیشەوە بەقەدەر تورکیا معنی نییە بە شەئنی عێراقی زۆر کەسی ڕەنگە ئەم ڕاستیە نەزانێت تورکیا ئەم عێراقی کە ئێمە پێڵین عێراق ئەم عێراقا 386 دانە ساڵە لەژێر حکمی تورکیای عوسمانیا بووە
باشە توراسێکی دوور و درێژی فەرمانڕەوایی لە عێراقا یەک دنیا تەماحی سیاسی و استراتیژی و اقتصادیە کە دەستی لێ هەڵناگرێ و ئەم بلۆکە سیاسی کە ئێستا دروست بووە واتێ نەگەین ئەمە پەیوەندی بە ئیرادەی سربەخۆی ئەم هێزانەوەیە کە ناو ئەم بلۆکەن بەداخەوە ئەمە دیزاینێکی تورکی ئیماراتی خەلیجی لە پشتەوەیە کەتیایدا ڕەنگە ڕەچاوی بەرژەوەندی هەندێک فئەی سیاسی بکرێت ناو عێراق بەڵام ڕەچاوی بەرژەوەندی باڵای خەڵکی عێراق و مستەقبەلی عێراق و شتانەی تیانە کێشەکەی ئێمە ئێستاوە نییە عێراق دابش ببێ باشە یان یەکگرتو بێ وەڵی لە ڕاستیە هەموو کوردێک ڕەنگە لە ناخەوە بڵێ بەڵکو خواب بکە لە نەتیجەی دۆخێکی وای ئەمە ببین بە دەوڵەت بەڵام نابی بە دەوڵەت بۆ ئەزانی بۆ لەبەر ئەوەی تورکیا خۆی دایناوە ساڵی 2023 کۆتایی بە ئیتفاقی لۆزان دێت وەلەو کاتەیە ڕەنگە لە ئەوساتی نێودەوڵەتی ئەو بابەتە بڕژێنێتەوە کە ئەو حەقی مولکێتی هەیە بەسەر ویلایەتی مۆستەوە و لەسەر بنەمای ئەمە ئەو قاعدە عسکریانی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لەناو هەرێمی کوردستان و تەنانەت هەندێک ناوچە کوردستانیەکانش دروستی کردووە لەوێەوە ئینطلاق بەوە ئەو ناوچانەیە بەتەواوەت ئەم ناوچانەی کە پێوتە هەرێمی کوردستان داگیری بکە ئەنجا ئێمە قسەکە ئەوەیە ئێمە لە دۆخی تێکچوونی ئەم عێراقەیە چەند قازانجمەندین و چەند زەرمەندین ئەمە ئەبێ بنەما بێ و پێوە بێ بۆ مامەڵەکردن بۆ مامەڵەکردن بۆ لەگەڵ هەر هێزێکە کە چۆتە ناو ئەم بلۆکەوە بۆ نمونە ئەمە جگێ لە کۆمەڵی پرسیاری زۆر گرنگ باوا دابنین پارتی دیموکراتی کوردستان بەنیەتی ئەوە چۆتە ناو ئەم بلۆکەوە کە ئەم هێزانە کراوەتر بن بەرامبەر بە مافەز دەستوری و قانونی و ئابووری و سیاسەکانی هەرێمی کوردستان یەک وەسیقەم با یەک وەسیقە بەڕای گشتی خەڵکی کوردستان پیشان بدرێ کە ئەم هێزانە لە ڕاستیە کراوەن بەرامبەر بە هەموو ئەو مافانە و ئامادەی جێبەجێکردنی هەموو زەماناتێکن بۆ دانان بۆ پێش ئەوەی بێمە ئەستۆدیۆ بەنامەیەکی لە قەناتی الحەدەث هەبوو هاوڕێمان دکتۆر سەربەست نەبی هەندێک قسەی زۆر جوانی کرد تیکاکە کێشەکە هەرەوە نیە ئیتاری تەنسیقی لە ماوەی ڕابردوو لە فترەی تەجروبەی حکمی خۆیان دانی ناوە بە مافەکانی کورد لە ڕووی دەستوری و سیاسی و ئابووریەوە کاکە و هێزش کە پێێتێتەوە تیاری سەدەی خۆی کردو بە بەدیلی هەموو هێزەکانی تریشیع ئەوان ئەو خراپترە بۆ یەکەم دەستوری عێراق کە ئێمە دڵمان پێخۆش ئاڵین هەندێشتی بۆ چەسپاندوین ئەو پێڵێ دەستوری احتیلال یعنی منطقی تەسمیەکردنی دەستور بە دەستوری احتیلال یعنی دێم لە ڕێگەی مادەیەکەوە هەر هەمووی بە ئارزوی خۆم هەڵی چی لێکە یعنی تو ئەو کاتە بێگومان هەر پرسیەک لە دەستورە هەر مادەیەک لە دەستورە ئەگەر لە زەرری شیعە نەبێ لە زەرری کورد بێ ئەو کاتە بەدڵنیایەوە هەم جەماعەتی حەلبوسی و ڕۆتی سەدر تیاری سنی هەمووی دەنگی پێدا هەم تەنان لەوانەیە ئیتالی تەنسیقش دەنگی پێدا چونکە لە کێشەیان نییە کەواتە با ئێمە ئاگاداری ئەوە بین تیاری سەدری چۆتە ناو گەمەیەکەوە چۆتە ناو ڕیسکێکی گەورەوە هیچ زەماناتێک نییە بۆ ئەوەی مافە سیاسی و قانونی و ئابوووریەکانی ئێمە وەکوونەتەوەی کورد دەسە شەڵا وا بووە یعنی کێشاوەیە ئەم پیاوە یەک مانگ نابێ پێت ئەڵێ هێزی پێشمەرگە میلیشایە ئەبێت چۆن بتوانی تەسەوری ئەم کەسە بگۆڕی کە میلیشیا نییە مامەڵە کۆنتاکتی لەگەڵ بۆ شێوازی ئەمە هەڵوێستی بێ بەرامبەر بە شەریکە سیاسەکانی مەذهبەکەی خۆی و تایفەکەی خۆی بێ بەرامبەر بە ئێمە چی بێکەواتە ئەبێ ئەم شتانە لە ڕووی سیاسیەوە بەڕاستی ئەبێ بخرێتە دەرەوەی ململانی حزبایەتی بخرێتە دەرەوەی ململانی حزبایەتی نێوان یەکێتی و پارتی بە تەقدیری عقلانیەتی سیاسی یعنی بە تەقدیرێکی سیاسی عقلانی بیری لێ بکەیتەوە ئایا تیاری سەدری ئامادەیە دان بنێ بە هەموو ئەو مافە سیاسی و دەستوریانەی کە کورد بەشێکی لە دەستورە چەسپاندووە بەڵام توانای جێبەجێکردنی نەبوو لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردووە پرسیارە ئەساسەکە ئەمەیە دەست خۆش مامە سەعادە لە ژیان دێمە خزمەت جەناب دووەتە بەڵێ کاگازاد ینی بە هەموو حکمێکەوەی کە دەگوزەرێ ئێستا لە عێراق و لە نێو ماڵی شیعە و لە نێو ئەو دووتەوژمەی کە لە نێو ماڵی شیعە هەیە ڕەوتی سەدری و چوارچێوەی هەمانجی ینی دۆخەکە پێمانەڵێ کە عێراق بەرەو ئارامی ناڕەوە ئەوی سەدر کە داوایەکە و ئەوی مەبەستێتی لە چوارچێوەی دەستکەوتەکانی خۆی و پێکێنانی و حکوومەتە زۆرینەی نیشتیمانی کە دەیەوێت پێکبینی لەگەڵ هەندێک لایەنی کوردی و سونە یعنی مە هەم ماڵی شیعی بەرەو ترازانێکی قورسە بە هەم عراقیش بەرەو دۆخێکە با کە هیچ کەسێک ناخوازێ عراق ببینێ بەو شێوازە بەگشتی ئەوەی کە دەگوزارێت لە داهاتووە لە نێو ماڵی شیعی پێ وایە لێک نزیکبوونەوە بێ یاخود ترازانێکی قورسە بێ و بەرکەوتنێکی ینی هەم سەربازی هەم چەکداری هەم سیاسیە بێ لە نێو ماڵەکەیەوە ئەوەی کە ئەگەر بگوزارێ بەو شێوازە زەرمەندی یەکەم چێ بێ لە عراقا و کوردیش پریشکی بەرەکەوێت لەو چوارچێوەدا ڕاستیدا هەردوو ئەگەرەکە لە ئارادا هەیە هەم تونند و تیشتر بێ و هەم هەوڵش لە ئارادایە بۆ ئەوەی ئەم دوو لایەنە بگەنە یەکتر و بە جۆرە لە جۆرەکان ڕێکەوتنێک ببێ بۆ ئەوەی وەکو دەڵێ بابەتەکە لە گرێژنە دەرنەچی و عنی نەبێتە هۆی
لێکترازانی زیاتر و شەڕی ناوخۆ ڕوونەدا ئەمە هەردوو لە احتیمالات هەیە بۆ هەردوو ئەگەر بەڵام لە ڕاستیدا کورد بۆ خۆی کە بەشێکە بەپی دەستور لە ئێستا لە عێراقدا کە بۆ خۆی نێوماڵی خۆی ڕێگنیە و کۆمەڵە گرفتی لەگەڵ عێراقدا هەیە عێراقێکی بەهێز باشە بۆ ئەو عێراقێکی سەقامژیر بۆ کورد باشە و ئەوەی ئێستا کە لە ئێستادا لە ئارادایە سوودەکان لە هەر هەمیان زیاتر قازانسترن لە مستەفیدترن لەم دۆخی ئێستاکە چونکە پشتیوانێکی ئەقلیمی بەهێزیان هەیە و تەجروبەشیان لە ڕابردوودا وەرگرتووە سونەکان لەسەرتا بایکۆتی سیاسی عراقیان کرد و بایکۆتی نووسینەوەی دەستوریان کرد ئێستاوان دەزانن ینی خەرەلەکانیان دەچێت ئێستا زۆر بە گەرم و گۆڕی زیاتر هاتوونە پێشەوە ئەوەش بە دعمی دەوڵەتی ئەقلیمیەکان کە ئێستا لەناو ئەو پرۆسە سیاسی ئێستادانکەوە و سەرەتایتی سنەکان لە ڕاستیدا لەگەڵ سەدر یەکن بۆ ئەوەیە کە لە تیاری لەگەڵ ئیتاری تەنسیقی ناکۆک بوونە لە ڕابردوودا دایانەوەی انتقامی 10 ساڵی حکومڕانی ناوچەکانی خۆیان کە سنمە نەبووینە و وێران بووە و داخوازیەکانیان جێبەجێ نەکرد دایانەوێ ینی ئەم شێوازی حکومە بگۆڕێ و لە بەرامبەر کوردیشدا هەمیشە سنەکان کێشەی خوبیان لەگەڵ کورد هەیە خۆ لە ڕابردوودا لەوەتەی دەوڵەتی عراق دروست بووە ئەوەندەی کورد لەگە سنە کێشە هەیە بۆ لەگە شیعەکان کێشەی نەبووە بە درێژایی 85 ساڵی دەوڵەتی عراقی هەر کورد و شیعە بەیەکەوە مەزلوم بووینە ئەوە سنەکان بووینە غەدریان ئەوە کردو ئێستاکە و زۆرتری کێشەش لە بینی کورد و سنە هەیە لەسەر مەسلەی خاک و لە کۆتایی کێشە گەورەکە هەر مەسلەی خاکە بۆیە هەر بابەتێک سبەینێ سەدر یان هەر ئاڕاستەیەکی تر دش بە کورد دەری بخاوبی خاتە دەنگدانەوە پشتیوانی لێ بکە سەدریەکان لەگەڵی دەبن ئەو عەفو و سونەکان لەگەڵی دەبن بۆیە ئەمەی ئێستاکە کە دەگوزارێ هەم لەسەر ئاستی نێوماڵی شیعی ریسکێکی زۆر گەورەیە کە سەدریەکان دەیکەن چونکە بەرەو هەڵوەشانەوە تێکدان و لێکترازانی نێوماڵی شیعی دەچی کە دەتوانین بڵێن عێراق ئێستاکەوان زۆرینەوە دەسەڵاتی عێراق لە دەست ئەوانە ئەمە زۆر مەترسیدار دەبێت بۆ ئەوان و لە بەرامبەریشدا سنەکان خەریکی خۆڕێخستنەوەن ئەمە زۆر مەترسیدار دەبێت بۆ کوردیش هیچ ئەم بابەتە ئێستا هاتوۆتە پێشەوە ئەم هاوپەیمانەتی ئێستا دروست بووە لە چەند ڕوویەکەوە خراپە لەوەی خراپەکەەوە کورد بە پەرت و بەڵاوی چوتە ناو ئەم بابەتەوە لایەنێک لە کورد چووە لایەنەکانی تر تێدانی و لە هەمووشی گرنگتر ئەوەیە ئەم لایەنێکەوە چووە بەشداری لەم گردبوونەوەی کردووە و لەم هاوپەیمانەتیە کردووە لە نێوان لەگەڵ سنەکان و سەدردا لەسەر چه ئەساسێک کردوێت ئەگەر بۆ بەرژەوەندی نەتەوەییە ئەوان دەبوو کورد هەموو بە یەک پرۆژەوە بچووبایە و ئەو لایەنە دانی بدابایە بە مافانەی گەلی کوردستان با ئەم لایەنە با یەک وەسیقەمان بداتێت کە بڵێ سەدریەکان ئامادەن کە حکمیان گرتە دەست و حکوومەتی زۆری دایان پێکی نامادەی 130 جێبەجێ دەکەن با بڵێ چارەسەری کێشەی نەوت و غاز و مەسەلەی بودجە ئەوە دەکەن با بڵێ چارەسەری کێشەی پێشمەرگە دەکەن کە بەر لە ماوەیەک بە پێشمەرگی وت و میلیشیا و لە بەرنامەشی دایە کە ئەسڵەن نەشی هێڵی بۆیە ئەوەی کە ڕوویدایە ئەم ڕێککەوتنێکە کرایە و ئێستا وا دەیبینین هەمووی بۆ بەرژەوەندی حزبیە سەدریەکان لە ڕاستیدا لە قۆناغی ئەوەدان دایانەوێ خۆیان زۆرێک لە چاودێرانی دۆخەکە وای لێکێنەوەنی ئەڵێ عراقەکان هیچ کاتێ ینی بەرژەوەندی وڵاتی خۆیان بەلاوە گرنگ نەبووە هێندەی زلێزەکان وڵاتانی هەرێمایەتی وانی کە بەرژەوەندیان هەیە لە عراقدا ئەوان هێندە ینی بەرژەوەندی و پاراستنی ئاسایش و دۆخی ئارامی عراقیان بەلاوە گرنگە ئەگەر ینی عراقیەکان و بە تایبەتی نێوماڵی شیعی هێندە دۆخی عراقیان بەلاوە گرنگ نەبێ ئاخۆ زلهێزەکان ئێران وڵاتانی دیکەی هەرێمایەتی ڕێگە ئەدەن کە دۆخی عراق بۆ ئاڕاستێڕە وەڵامگە بە کورتی وەڵام بیت و زۆر سپاس دەکەم هەروەکو دواوتە ژێ وەربگرم بەداخەوە ئەم قسەی جەنابەت کردت بەشێک لە ڕاستی تێدایە عێراقیەکان وەلایەن بۆ عێراقی بوون وەکو نیشتیمان بۆ دەوڵەت کەمە فقط ئەوەیکەوە ئەوەندەی شیعەکان ئینتیمایان بۆ شیعە هەیە سنەکان بۆ عروبە و بۆ خۆیان و کوردیش بۆ مەسەلە نەتەوەیەکە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئاساسی دروستبوونی ئەم نەخشە سیاسی کە پێی دەڵێن عێراق دروستبوونێکی غێر تەبیعیە و بەبێ پرس و ڕای خەڵک بوو و بە زۆر چێنراوە بە یەکتری وام دەوڵەتێکی دەستکردی داتاشراوە لەو کاتیشەوە تا ئێستاکە دیموکراتیت لەم دەوڵەتە لەم نەخشە سیاسەتدا حکمی نەکردووە بۆ ئەیگەلانی ئەم دەوڵەتە بە ئازادی بیرکەن و بە ئازادی خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن ئەوەی کە هەیە سەپێنراوە
لە ڕابردوودا عێراق کە دروست کراوە تاوەکو ئێستاکە شیعەکان مەزلوم بوون بە جۆرێک لە جۆرەکان کە لە 2023ەوە دەسەڵاتیان گرتە بە ڕوحەشی ئینتقامی تا ئاستەشی زۆر بەرامبەر بە سونەکان لایەنیکە سونەکان تا ئێستاکەش خەون بە گەڕانەوەی دەسەڵاتی 85 ساڵی ڕابردووی خۆیاندا دەبینەوە کوردیش لەو کاتیش و لە ئێستاکەش لە هەوڵی بەدەستێنانی مافەکانی خۆیەتی بەڵام بەداخەوە نەیتوانیوە بە جۆرێکی هەڵسوکۆت بک مافەکانی مسۆگەر بکە بەڵێ ڕاستە عێراقیەکان بەگشتی ئینتیمایان بۆ دەوڵەتی عێراق کەمتر هەیە بۆ هاوڵاتی بوون کەمتر هەیە بەقەت ئەوەی زیاتر ئینتیمایان بۆ نەتەوە و مەزهەب و تایفە و تەنانەت بۆ خودی حیزب و مەزهەبەکانی خۆیان هەیە ئینتیمای دەوڵەت بوون لە عێراق زەعیفە. دەستخۆش سواز بۆ کاتم نەما بۆیە دواتە نامێک دکتۆر عادالە سپاس دەکەم مەڵە سپاس بۆ ێک لەمانە بەڕێزەکانم کاگازات جۆڵا کادری پێشکەوتوی شێتی کە لە ڕێگەی سکایپ لەولێ لەگەڵ ما سپاس بۆ دکتۆر عادالە دەڵان نووسەر و چاودێری سیاسی کە لە سۆدوێ لەگەڵ ما سپاس بۆ بەڕێز بەڵای بینەرانی بەڕێز ساڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش مخواتان لەگەڵ